ئەم ساڵ شەپۆلەکانی خۆڵبارین لە هەرێمی کوردستان بەراورد بە ساڵانی ڕابردوو زیاتر بووە. خۆڵباری نوێ ڕای زیانەکانی بە تەندروستی مرۆڤ، کاریگەری خراپیش لەسەر کشت و کاڵ و بەرەمە خۆراکیەکان دروست دەکات. خۆڵبارین خراپەکەی لەوایە کە ڕووی گەڵادا ئەپۆشێت، ینی خۆڵبارین ڕووی گەڵاکاندا ئەپۆشی، ئەمەش دەزانین لە سەر ڕووی گەڵاکان دەمیلە هەیە، ئەم دەمیلە ناتوانن دۆمۆکسیدی کاربۆن وەربگرن و ڕۆشنە پێکهاتن ئەنجام بدەن. ینی لەسەر گەڵاکان سەوزە پلاسیدمانێک کە ڕۆشنە پێکهات نەدەن، بەڵام ئەگە ئەو خۆڵە لەسەر گەڵاکان ئەکەوی وا کات کە ڕۆشنە پێکهاتنەکە لاوازکە. ئێمەش گەڵا لە ڕووەکە سەرچاوی دروستکردنی وزە و خۆراکە. ئەگەر ڕووی گەڵاکان داپۆشرێت، گەڵاکان ناتوانن بە شێوەیەکی باش چالاکی بکەن و خۆراک دروست بکەن. ئەمەش ڕووەکە لە چالاکیەکەوێ یا چالاکیەکەی تەواو کەمە بێتەوە. خەسرە و محەممەد جوتیارێکی نمونەیی دەشتی شارەزوورە، باس لە زیانەکانی خۆڵبارین دەکات. ئەو دەڵێت خۆڵبارین ئەم ساڵ زەرەر و زیانێکی زۆری بە بەرەمەکانیان گەیاندووە. ئاماژە بەهۆش دەدات بە بیرەوەری ئەو خۆڵبارینی وەک ئەم ساڵ نەبووە و کاریگەریەکانی لەسەر بەرەمە کشت و کاڵیەکان بەڕوونی دەردەکەوێت. ئەم خۆڵبارینشەوە ئاکاتە تەپۆتۆزێکی ئێجگار گەورە زۆر ئەنیشە بەسەر گەڵاکانەوە، هەم ئەو کوونەگەردیلیانە کە لەسەر گەڵاکەیە و ئاکاتە هەناسەی قەتعبێ، هەمیش وا ئاکاتە ئەو سەمادەی کە تۆ بۆ ئەدەیتێ ئەو ناتوانانی وەری بگرێ. لەبەرەوە ئەمە کاریگەرێکی ئێجگار گەورەی هەیە لەسەر کەرتی کوشت و کاڵ و لەسەر بەروبوومی کوشت و کاڵەکان و ئەبێتە هۆی خانەخوێی چەندەها حەشەراتی تر وەک جاڵجاڵەکە کە مۆتەکەی کوشت و کاڵی ئێستا لە ڕاستیە چارەسەرکردنیشی تۆزێ زەحمەتە. لەبەرەوە ئەمە کاریگەرێکی ئێجگار گەورەی هەیە لەسەر هەم دانەوێڵەکانمان و لەسەر ژینگەی بەعام، ژینگەی کوردستان بەعام و لەسەر تەندروستی خۆشمان. بە شێوەیەکی گشتی خۆڵبارین کاریگەری لەسەر کشت و کاڵ و بەرەمە کشت و کاڵیەکان بەجێ دەیەڵێت. شارەزایان دەڵێن شەپۆلەکانی خۆڵبارین دەبێت هۆی کەمکردنەوەی بەرەمە کشت و کاڵیەکان. جوتیارانیژەوە دەخەنە ڕوو حاڵەتەکانی خۆڵبارین لەم ساڵدا زیاتر بووە و ئەوەش بە ڕووداوی دەگمەن ناو دەبن کە ماوەی چەندین ساڵا و شەوەی ئەم ساڵ خۆڵبارین تۆمار نەکراوە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.